کورتەفیلمی ڕاڕەوێک بەرهەمی کۆلێژی هونەرەوەتە کارنامەی دەرچوونم لە بەشی فیلم سازی بۆ ساڵی 2019 بۆ 2020 ئەم فیلمە بەرهەمی هەوڵی کۆمەڵێک خوێندکاری ناو کۆلێژی فیلم سازیە هەمومان بەیە کۆتوانیمان ئەو کارە لە سیناریۆ بیکەین بە وێنە با بڵێین خۆمەکو دایرەکتەر با بڵێن و دەرهێنەری ئیشەکە کارم لەسەر کردووەکو سیناریۆ چەند کەسێک چەند ئازیزێکە لە دەرەوەی کۆلێژی هونەر لە ناو ئەم فیلمەیە کاریان کردو یەکێک لەوانە با بڵێن ئەکتەری سەرەکی ئیشەکە خات و ژیانی ئیبراهیم خەیات من لێرەوە سوپاس یەکەم و هەتا ماوە خۆم بە قەرزارباری ئەو خاتوو نازانم لە دوای ئەم پرۆسەیە و کە وەکو کارنامەی دەرچوون و وەکو بەحسێک تەقدیمی کۆلێژی باوڵێن فیلم سازی بەشی هونەر کرا پێم باش و کە لە زانکۆی سلێمانیە ئین لە فستیڤاڵی سلێمانی قولی پێنجەم بەشداری پێ بکەم و بزانم ئایا ئەم فیلمەم لە چه ئاستێکە و لە چ شوێنێکە و هەتا بتوانم خەڵک بیبین و قسە لەسەر فیلمەکە لە دوای پیشاندان خەڵاتی سپێشڵ منشمان وەرگرت و دواتر بڕیاری ئەومان ناکە ئەم فیلمە بابێ بەش نەبێت لە فستیڤاڵە جیهانیەکان لەگەڵ بە ڕێکەوتن لەگەڵ وینەر ئەیجنسی کە کۆمپانیایشی تایبەتەوە بڵاوکردنەوەی فیلم زیاتر نێراوە بۆ 20 بۆ 25 فستیڤاڵی جیهانی دەرەوە لە ئێستاە تەنها 2 فستیڤاڵ وەڵامیان ناوەتەوە دانیشان لە ڕۆمایە کە سێ خەڵاتی بردووە باشترین فیلمی درامی باشترین ئیدیت و باشترین جلوبەرگ